ئەفدەمە و هەمی دەمێن هەوە بخێر و خۆشی بیتم بینەرێن هێژا خۆشتیوی بینەرێن کەناڵێ بادینان سات خۆشحالین کو دخەلەکەکانیدا هاتینە خزمەتە هەوەیان بەرێز بینەران بابەتێمەیە vê hefteyê li ser rexnegirtin e rexne di binyatda ber û vajî bû çûna miroviye û du cûr rexnegirtin heye rexneya avaker û rexneya şikandina mirovî di berdewamiya jiyana mirovî de bi taybet dema mirov karekî diketin tûşî rexne dibîtin ji layê beramberê xwe ve lê li vêre dimînîtin ka çawa em rexnê qebûl bikeyn û çi cûr rexne ye digel me dabin bû pitir rawistiyan li ser evê babetê دیتناتە ئەو کەسێ رەخنە دەگریتن پێتڤایە چاوە بیتن والله ئەوەی ڕخناگرێ ینی ئەبێ بە ڕخنەی بە ینی بە ئەسلوبێکی جوان بە شێوازێکی جوان لەگەل یە قسە بکە ینی تێبگەی لێ ئەو تێبگا ئەمیش تێبگا لێ ینی بگەێنە یەکتری ینی بە جوانی تێبگەن لێ وەڵا ئەوەی کەوا ینی ناسازن ئەوەی کەوا ینی یەکتریان قەت تەرەخنە لە خۆ گرتیە تایبەت خۆدی خۆت تەرەخنە لە خۆ گرتیە ناوەڵا ئەی کەسێ بەرامبەر تەرەخ لە لەوان نەگرتیە ناوەڵا من ینی بە طبیعەتی خۆم هادئم زۆر شتێک بە دڵێ تۆ چۆیە؟ والله الحەمدلله حەز ناکەم ینی محارەبەی کەس ناکەم ینی هیچ این ناکەم کەسێ ڕەخنە لە تا نەگرتیە قەت؟ ناوەڵا ناوەڵا من بەدڵ عیش ناکەم بەعقڵ عیشەکەم والله تر بەشەرێکیش بەعقڵ عیشکە زیاتر ینی تێگا لە ژیان بەڕای تۆ هەموو شتێک قابلی ڕەخنەگرتنە؟ ناوەڵا قابلی نییە پرسیارەمە ئەوە هەموو شتێک بدیتناتە قابلی ڕەخنەگرتنە؟ ناوەڵا بە ڕەخنەگرتن وەختی خۆی هەیە و ڕێزی خۆی هەیە و شوێن خۆی هەیە با بڵێن مشکلە چتی باش نییە بەس ئەوێ دڵت مستەمەر حەنین بێ خۆشەویستی بەرامبەر خۆت بێ باشە ئەو کەسێ ڕەخنە لە بەرامبەری خۆ دەگریتم دیتناتە دەوێت یە چاوە بیتن ئەو کەسە تۆڕە بیت هێمن بیت چاوە بیت تەنە تیڕە بیت و بەرامبەری بەسلوبێکی خۆش جابیدەوە تەرەوە کاتە ئەو هادی دەبی بەس ێ بەرامبەری بە عەسەبی جابی دێتەوە ئەو هادی نابێ خراپتری دەبێتە عەسابی تر تێگە چیە بەسی بە قسەی خۆش لەگەلی بڕۆی دەگۆڕێ خۆی دەگۆڕێ هەر بە لەحظاتە دەگۆڕێ تو ژیانە خۆدا قەت تەرەخنە لە کەسێک گرتیە؟ وەڵی هەر لە گشت لایەک هەر بیوە کەمێک بووە بەس دوایەوە یەکسەرە گۆڕی بەشترە گۆڕێ لەوانێ مەبەستاتە بۆ گۆڕین بوو بۆ ئەو کەسە خۆ بگۆڕیتن تەرەخنە لەوی گرتیە؟ وەڵی با بڵێن طبعا خۆی من هیچ نەگەری لە کەسی حەز ناکەم دڵ کەس عاجزکەم حەزەکەم بەرامبەرم هیچ عاجز نەبێ لە مانی حەزەکەم ئارامان خۆشی هەر خۆشی بژی ئەمە دنیایەکی بەشەر سەرکەوتنە بە هین نییە بەشەر کشی سەرەکەوێ و پشت جوانترە هینەکە بەعقڵ خۆیشیێت عقڵی ئامانێ هەرەوەیە بەڕای تۆ پێویستە ڕەخنەگرتن هەبیتن لە ژیان پێویستە وەڵا ڕەخنەگرتن ناوڵەت بەڵێ شتێ بەدڵ من نەبوو ئەڵێم کاکەن تەمەیەکەم ئەڵێم ئەم شتەمەکە غەڵەتە بڵێ ئەما بێ ئەوێ تەمەی کەسکاری خۆتیکەی قڵێ غەریب نەناسی تەمەیەکی باشترە ئەو کاتە شتەکە باشترە گۆڕێ دژیانە خۆداتە قەت ڕەخنە لە بەرامبەری خۆ گرتیە؟ بەڵێ بێگومان ئەگەر شتێک بدەدرێ من نەبیش ڕەخنەم گرتێ بەڵێ وەکی چ بدلێتە نەبووە و تەرەخنە لێ گرت وڵی هەندێک هەندێک شتێ حتممە لە ژیان بدرێت نییە ڕەخنە لە بەرامبەری خۆت گیری هەر شتێک بی قەت هات کەسێک یعنی ڕەخنە لە تە گرتیە؟ بەڵێ بێگومان ڕەخنە دەگیری و ڕەخنەش لە دەگیرێ طبعا چاوەتە قبول کردە وڵا ئەگەر ڕەخنەکە معقول بی بدلێکی فراوان منەرم گرتیە بەس ئەگەر ڕەخنەکەی ئەوە بی مەسەلان شتێکی کەم بی عاجز بمە يعني هندك كاس رخني قبول ناكن عاجز بندا ما كو رخنة حق عجر مثلا رخنكي تشتكي مثلا تشتكي راستي بالتحق بي حق قبول بكي
بس اگر مثلا شتێکی حق نبی مثلا شتێکی لەسەر شتێکی کم بی یان شتێکی ناحق بی ئەوە نەک نەخۆشە قەت رەخنە لە خۆت گرتیە یعنی خۆم بێگومان بەڵێ گوتیا خۆ بوون و منە یعنی رەخنەتە جا دانیشتمە لەگە خۆم لەگە دەرونی خۆم قسەم کردی هەندێک جان هەندێک شتێ بخۆم ڕام لە خۆم نەبووە بێگومان رەخنەم لە خۆم گرتیا لە هەندێک تشت بەڵێ بێگومان کێشە قەنەعەت و بگۆڕمەگە قەنەعات کە هەندێک شتێ نەبەوە بۆیە نەعیت کێ بۆیە باشتر بوو بەڵێ وڵی نانا ئەگەر ڕەخنەکە ئەوەش بیناوی بتوڕەبوون یعنی ئەگەر شکێ لەسە حەقیش بی حەقا ئەوەی بەرامبەری خۆت بە زۆر بە شێوەیەکی زۆر جوانتر تێبگەینی کە تو تێبگەتن کە تو غەڵەتیان ڕەخنەکەی بە شێوەیەکی جوانتر تێبگەینی بدیتناتە هەمی تشتە قابلی ڕەخنەگرتنە بێگومان ڕەخنە دیاردەیەکە لە دیاردەکانی ژیان چونکە بێگومان هەندێک جار هەندێک دیاردە هەیە هەندێک کردار هەیە دەمانێت ڕەخنەی لێبگرین بە دڵمان نییە و ڕەخنەش چەندین لایەنی هەیە لایەنی بنیادنەر و لایەنی ڕخێنەر بنیادنەر ئەوەیە بۆ مەستی کە کەسی بەرامبەرت کە ڕەخنەی لێ دەگری دەتەوێت باشتر بیتن چونکە دایمان دیتنی مرۆڤ بۆ شتەکان هەندێک جار شتی لار دەبینی حەز دەکە ڕاست بیتەوە بەڵام هەندێک کەس ڕەخنەی لە هەموو شتێک دەگرێت بوویتە خۆیەک بوویتە نەخۆشیێک ئەوە حتمما خراپە نابی وابیتن چکە زۆر شتی جوانیشە بەدیتنی تۆ جوانە بەدیتنی من چکە مەسەلەکە نزبیە و بەڵام بەڕای من مەسەلەی ڕەخنە بۆ پێشکەوتنە قەت دژیانە خۆدا ڕەخنە لە بەرامبەری خۆ گرتیە ڕەخنەم هەبووە و بێگومان داواشم کردێکەوە باشتر بیتن چاوە تو هێمن بوو یان تو بە تووڕەبوون تە ڕەخنەگرت بە هەردوولایەن چکان دەگزار شتی ناخۆش دەبینی حتمما دەبێتەوەی کاریگەری دەوروبەر لەسەر دەروونت وا دەکە ڕەخنە بگری زۆرجار هاواری شت کردیا بێزار بووی بە شکل بە تەسەڕوفات باش ئەو کەسێ تە ڕەخنە لێگرتیا چاوە وەرگرتیە شەر نییە کەس ئەمن زۆرجار ڕەخنەم لە دەستگایە گرتیا ڕەخنەم لە کۆمەڵک گرتیا ڕەخنەم لە دیاردە گرتیا ڕەخنەم لە دابوونەریت گرتیا یعنی شەر نییە ڕەخنەگرتن لە قالبی بە شەرێکبی ڕەخنەگرتن دەتوانین دە زۆر شت بگری ئەم لەسەر شەخص لە بەرنامەک ونیە باش ئەم دێ سەر شخصی ئاخەبین تاقەت لە شخصێک ڕەخنە گرتیە و ئەو کەسە چاوە قبول کردە یعنی تووڕەبوون قبول کردە یان تا ڕەخنە خێزانە خۆ گرتی یعنی زۆر بزارەیش ڕەخنەی لە من گرتیا منش ڕەخنەم لە گرتیا بەڵام چاوە قبول کردە قبولی یعنی دواتر پێم گوتی ینی نابیەوە هابیتن باشترەوە هابیتن ئیدی قبولی کردیە و زۆر بە خۆشحاڵیەوە چونکە مەبەستێکمانەیەوە کە ژیانەی خۆشمانەوی و حتمان لە بۆوانندەیە باشە ئەوی ڕەخنەلتە گرتیا تاقات ڕەخنەلوی گرتیە بەڵێ بێگومان بەڵام چاوەتە ڕەخنەلوی گرتیا بتۆڕەبوونیان هێمنی طبعا بەهێمنی کە بەس ئەویش قەت تووڕە نابێت هەر بەدڵەتی گەورەوە واڵی دەگریت بەڕای و پێویستە لە هەموو بوارەکاندا یعنی ڕەخنەگرتن هەبیتن ئەگەر پێویست بی ئالۆنە قەت تا ڕەخنە لە خۆدی خۆت گرتیە بەڵێ زۆر شت هەیە بەدڵت نابێ لە خۆشتە بەڵام ڕەخنەی دەگری یعنی تا ڕەخنە لە خۆ گرتیە نەک لە کەسێ بەرامبەر تە چ گوتیا خۆ بۆ نبوونە وڵا ئێستا بە بزەبت لە بیرم نییە بەڵام جاریوە هەیە لە تەڵەباتی دەرەجەم باش نەبووە ڕەخنەم لە خۆم گرتیە با پێم ناخۆش بووە طبعا کە ڕەخنەی دەگری حتمما لەوەی کە چاچکەی دیتنا تا ڕەخنەگرتن دیاردەیەکە سروشتیە یان نە طبعا سروشتیە ئەکید 100% ڕەخنەس لە خۆشەویست و برادر دەگیرێ بەس لە غەریب ناگیرێت چکە غەریب جێلێ نییە دەبینی برادرێکت هەڵەیەک دەکە یان شتێک دەکات حتمما دەبی ڕەخنە بگریە تا جارێکترەوە هەڵە نەکاتەوە
بەڵێ تاقەت ڕەخنە لە بەرامبەری خۆ گرتیە بەڵێ زۆر جار لە برادەکانی خۆم ڕەخنە دەگرم چ شێوازتە ڕەخنە لێ گرتیە تووڕەبوون نا لە کارەکانیان تووڕەبوون نابێ لە بینی برادر هەبێت بەس لە کارەکانیان کە ڕەخناگرم ئەڵێم ئەو ڕەخنەیە ئەو غەڵەتە و ئەوە هەڵەیە ئەبێ چای کاتەوە چاوە ئەوان ڕەخنەیتە چاوە قبول کرینە طبعا بەشەر هەموو بەشەرێک غەڵەت دەکا و ڕەخنەی هەیە لەوانەیە زۆر زە برادری خۆم هەڵم کردووە ڕەخنەی لێکردمە چام کردوتەوە دەبێت دڵت فراوان بێ بۆ ڕەخنەگرتن ئەو کەسێ تا ڕەخنە لوی گرتیا قەت گوتیەتە تو تەداخل مەکەیان من هەروامە و هەرواش دەبم نا یەک برادر قیسێکگر تۆڕە بوو لە شتەکە دوای پەشیمان بەوت تۆ ڕازبی من غەڵەت بوو بەڵێ بەزەوەندە دنا برادەکانی من کە ڕەخنا لێگرم من بەتەمەن لەوان گەورەترم بۆیە زۆر قبولی من دەکەن هەمویان تا ڕەخنە لە خۆ گرتیا تایبەت زۆر لە ئەحسابی خۆم ڕازی نیم زۆر عەسەبی عەسەبیم بەڵێ سپاس یعنی تا هەوڵدایە چێ بکەی عەسەبیا ینی بچە کێم بکەی زۆر هەوڵ دەدەم بەسە بەداخەوە باشتر بوویمە بەس وەکو جاران نیە کەسێنە گوتیەتە ئەو عەسەبیە چێ ڕەخنە لە تەنەگرت بەڵێ برادەکان زۆر جار ڕەخنەم لێ دەگرن لەسەر عەسەبیەت لەسەر شتی عەغز و تووڕە دەبم بەڵێ بەس ئیشاڵڵا باش دەبم زۆر سپاس ئەو کەسێ ڕەخنە دەگریتن بدەیتە ناتە پێتڤایە چاویت ئەو کەسە ئەو کەسێکە ڕەخنە ئاگرێ یعنی بە هێم نییە بێ ڕەخنە بگریت لە بەرامبەرەکەت هیچ پێویست بۆ ناگە بە تووڕێی چونکە بە تووڕێی لەوە چێ بە قورسی ئەزمیگات و بە قورسی وەریگرێت ڕەخنەگرتن ڕەخنەگرتنی هەموو کەسێک ئازادە کە بتوانێت ڕەخنە لە بەرامبەرەکەی بگرێت تۆ کەسێکی خۆش نەوێت گرنگ نەبێ بەلا تۆ ناتوانێت ڕەخنە لێ وەرگریت ئێستا من ڕەخنە کردووە لە براکەم ئەگرم ئەوە برامە چ ڕەخنەژێ ڕەخنەیەم تۆزە عەسەبیە توش ڕەخنەی خۆ بەرامبەری دەگری یعنی عەسەبی یان پێم ڕێک پێڵم بە هێمنی پێڵم بەڵام عەسەبیت نابێت لەسەر و عەسابی ژیان بەردەوام نابێت چونکە منی ژار عەسەبیم ڕەخنە لە خۆ نەگرتیە کردووە بۆ سەرزەنشتی خۆشم کردووە تومزانم بۆچی من عەسەبیم بەس هۆکار کردووە هۆکارێکی بەسیط عەسەبیتەکە دەمارە و گرێت دیتناتە ئامانجی وی کەسی چییە ئەبێ ڕەخنە دەگریتن بۆ گوهۆرینە یان بۆ تشتێکیە خۆی بۆ شکاندن نییە بەڕای من کاتێکە بێ بۆ شکاندن کە بتێ پۆست بەسەر بەرامەرەکەدا لێ بە ناو جەماعەتێکا پێ بڵێ بەس کە تۆ من ڕەخنەیەکم لە تۆ گرت لە سوچێکا پێ دەڵێ مەڵام فلان شتێک غەڵەتە دیتناتە پێتویە پێویستە ینی ڕەخنەگرتن دە هەمی بوارێن ژیانێدا هەبیتن ئەو ئینسانی کە بەلاتەوە گرنگ بێت ئەتوانێت ڕەخنی لێ بگری لە هەموو بوارەکان نیشانە تەنان لە شی شخصی شاتوانێت ڕەخنی لێ بگری کەسێک هەبوو یا ڕەخنەل تەگرت بیتم کەسێکە بێ ڕەخنی من گرتوێ بەڵێ هەبووە من بۆ سیارە لێ خوڕین تۆزە سەری ئەمدایکم ڕەخنەی لێگرتوم ئەڵە سەریا لێ بە تۆڕەکریە لەسەرکە ئەرە وەڵا خۆشم لێت و ڕەگردۆ ئیش خۆی لە من تۆ ڕەگرد ئەرە وەڵا ئەیدێ وەڵای تر ڕەخنەل بەرامبەری خۆ دەگریت خۆشەویستیە بەسەر دایکە ئەی چۆن ئەی کەسێککە بێت بە شێوازیکە جوابێتەوە تا دژیان ناخۆدا ڕەخنە لە کەسە گرتیە کۆمەلگا کوردیدا بەڵێ یعنی ئەتشم بێژم دایمە ڕەخنەیە هەی هەتا حەدەکێ بەس وەکی مەسەلەن تو بێژی ڕەخنە بۆ ڕەخنەی جدایە بەێ ڕەخنەی ئاواکەر و شتێنەرژی هەیە یە چاوە بەێ ینی ئاواکەر و یە شکاندنێژی هەیە نه یا شکاندنێ نه یاڤەکەر بەێ بەسەندە کەس ینی ڕەخنەی شکاندنێژی بکەنی بەرامبەرێ بەێ ئەس نەرگەلندیمە تا ڕەخنە گرتیە لە بەرامبەری خۆ ئەگە من ڕەخنە گرتە بتن خۆشییا گوتیە مەسەلەن نەوەکی ڕەخنە نەکو هەواڵێکی مەسەلەن بەێ تا چجارە ڕەخنە خەیزانە خۆ نەگرتیە تقریبا ئەس نەشم بێژم من نەگرتیە پرسیارشی خۆبکییان ڕەخنەل تەگرتی دەجاوە بەێ چاوە ڕەخنەل تەگرتیە عەسەبی بووە عیجز بووە یان نانەگەلێکی منە باشتە ڕەخنە ژووی گرتیە هەندێک تشتێنوی بدلێتە نەبیتن تا گوتیە ئەف تشتە پلە منی تاگین مانەکە تو گەلێکی ژای ڕەخنە هەردێ هەبن بەس پۆ نەگەلێک پیچە ئەبتەکی تارێ دیتناتە دە هەمی بوارێن ژیانێدا پێتڤیەک و ڕەخنە هەبیتن
تأكيد بيت هبيتن بس باب شوكة يعني نرم يجوان يعني ناكو مثلا عصبي بيتن مثلا برامبر از برامبر ويانا او برامبر من يعني بشتاقي جوان شوكة جوان باشە تۆ دیتناتە هەمی تشتێک قابلی رەخ نەگرتنە نا نا هەندێک تشتات شيء بوريني دبركي بله يعني همي تشناوي ديال رخنيت مثلا رخني الهمي تشتا بقرينا تا رەخنە لە خۆ گرتیە بله ها مثلا مشو لقي كري بو بزنزه بيدفينا بياز بكم مناكري بله امنا الفيريد جينا مجدر بريطانيا بله باشە تا رەخنە تجارەتە لە خۆدی خۆت تەگرتیە بلا عندها جرا كاس دلي بتشي كاتيشينم بو من ناخو شابشتينج يعني تێبووچی وسا من کرد بشافي سرينا من بوتش مردلي وايلا ڕۆژە پاشتر چت کەی او هاف شافي تشم جرم ماتشي كام گوتی یاخۆ تجارە دووبارە جار بيشتا من توت كاي بشينجي تزي بشي ما بيقالوانا باشە ئەو کەسێ رەخنە لە بەرامبەری خۆ بگریکەن نا يعني هر بو دلي خو باخف يعني بوتش من بتشتكر يعني بتشتني باش بو برامبر اف كاسي يعني تشتكي بسيط بو لازم نبوت بتر دلي بيشيني دیتناتە ڕەخ نەگرتن دیاردەکە سروشتیە بە قورعان بە تایبەتی لەناو کۆمەلگای کورد ڕەخنە زۆرە ئێستا زۆر کەسێ ڕەخنە لە بەعزە شتێک دەگری یانی شتەکە ئیوەی نێت و ڕەخنەی لێ بگری دەبینین وەکوە من گەنجم دەبینم کە نەفەرێک ینی بەویستی خۆی بە ئارەزوی خۆی سەر و پرچ چاکردیا کابرا لە دووری خۆی چاکردیا ڕاستە بەڵام تەمەشا دەگە دێتەوە ناو کۆمەلگای ینی زۆر کەس ڕەخنەی لێ دەگری یعنی هەندێک کەس شێ ڕەخنەی لە عسوودیەوە لێ دەگری هەندێک کەسێ ڕەخنە دەگرێت تا کابرا بەخۆی دابستەوە یعنی گۆڕان کارەشی لە خۆ ڕوودا ڕاستە بە تایبەتی لە ناو کوردیش ڕەخنە زۆرە هیواداریشم نەمینێ وەلای با نەمینێ ئەگەر ببینی ئەو ڕەخنێ دگریتن بۆ ئاواکردنەیە نەک بۆ شکاندنەیە ئەو چاوایە ئاخر ئەو با ڕەخنەی لێ نەگری با بە شێوازە شکە بستەکنی پێی برێتن ئەوەی مەکە ئەوەی بکە یعنی وەکو نەسعەتێک پێی برێ نەک یعنی ڕەخنەی لێ بگری کابرا بەسە خۆی دابشێتەوە لە ناخەوە یعنی ئەوە شتێکی خراپە کەسێ ڕەخنەل تەگرتیە ئارێ وەڵا خاستم پلکە عەمبەر ماری لە مام جوانانە خزممانە هەر نایەنم ڕدێنم چاو بکەم چت بێشتەتە کورە پێم دەرێ ئەو ڕدێنە لەو هەلێ کردی یان سەر و پرچم چا دەکەم بە تایبەتی پلکە عەمبەر زۆر ڕەخنەی لە من دەگری هیوادارم ئەو تەسویرەش ببین تۆ پلکە عەمبەر چت بێشتە ینی تۆ چت بێژەوی وەختی ئەو ڕەخنەل تەدەگری بە قورعان بڕێک پیرە ئەمیش دری ناشچینم لە کنەوی دەڕۆم خۆ تووڕە نا شتیوانە نابی خۆ تووڕە بکە گوناعە ئەی تۆ تا ڕەخەن کەسێن بەرامبەری خۆ گرتیە یان نا بە قورعان ڕەخنە ژیانی بمەوە ڕەخنەی لێکی بگرم ئەگەر بمەوە بیشتێنمەوە ڕوبەڕوو پێی دەرێم ئەگە بشمێ نسعاتی بکەم دەچمەکنی دەرێم ئەوەت خراپە ئەوەت ڕاستە بەێ دیاردا ڕەخنەگرتنێت توێ چاوت بینی سەرتا بەنای خۆی گەور و میهرەبان بە خێراتنی ئەو قەنارتە جوانتانەکەم یەکەم جارانی قەنارتێکی ئاوا بێتەناو پارکی ماجدان لەگەڵ ئەو خەڵکەیە مقابلی ئەو خەڵکە ئێرە تەسویر کات قەنارتێکی وان نییە بێتی ئەرە ئاوات ئەمە 4 ساڵە لێرە ئیژەکەم قەنارتێک نەبینی ینی لەگەڵ ئەو خەڵکە بێ گفتوگۆ بکە یان بێ قسە بکە ینی لەسەر ڕەخنەگرتن لەسەر شتی بەسوود قسە لەگەڵ خەڵکە بکە ڕەخنەگرتن چەند زۆرێکی هەیە بۆ نمونە ئێستا ئەو برادەری منە ئەگەر لەسەر شتی خراپ ڕەخنەم لێگرت ئەوە بێ دەستخۆشیم لێ بکە چکەوە نەسیحەتە لەسەر ڕەخنەگرتن بەس کابرا ئەگەر ئەو شتێکیانە بێ گوناحە مس ڕەخنەی لێ بگرم بڵێم بۆ نمونە بڵێم ئەو زلێت بوو ئاوایان بڵێم بۆ کاکە تۆ ئاوا هەڵچکەوت دەکەی یان بۆ بە دوای شتی خراپیان شتی بەسوود هەتا شتی بەسوود گەینی باشێ بەس ئەگەر لەسەر شتی خراپ بێ ڕەخنەی لێ بگرم ئەبێ دەستخۆشیشم لێ بکە بۆ نمونە ئێستا ئەو خەڵکی کە دێتە ئێرە ئەو پارکە ناپارێزی پیسیەکەن یعنی بێ بەخۆیان ناپچنەوە بڵێ کاکە ئەمە نیشتیمان تۆ کە دێتە ئێرە ینی لە ئەرکی سەرشانی خۆتەکە سۆن دێتە ئەم پارکە ئەبێ خزمەتیشکەی پاکیکەیتەوە یعنی شتەکە ئێستا ئێمە زۆر جار لێرەین ڕەخنە لەو خەڵکە ئەگرین شتەکە بە خراپ بە سەرێمە یاشکێتەوە ئەڵین کاکە گیان برایجان خوشکێ ژیان ئەو قاقەزە لە یا فڕێمەیە ئەوە تەنەکەی زبڵە بیکەنەوە ئێوە ئیشەکە بێ بە خۆمان بیکەین
والله رتب اليوم سونا حتى بسيط پێیان باشە والله ڕێزمێ هەندێکیان باش هەندێکیان خراپن يعني ئینسانی باشیان تیاوە ئەمە نابێ هەموو کەس پەنجەی خراپ و هەموو کەسێ درێژکەین وایە من کە کابرا کەسێکی باش بۆ چم پەنجەی خراپی بۆ درێژکەم زۆر احتیاجی زۆر جار کابرای عەرەباتەوە لەگەڵ منە شام بەشانی من پاکی کردێتەوە ئێستا دوێنێشەوە ئەلێرە ئێمە کە سەعات 12 سوینە ماڵەوە ئەرکی سەرچاومانی ئێرە پاکەین وسکە ئێمە لێرە ئیژەکەین ئافرەتێکی عەرەب خوشکێک لێرە مابوو لەناو مەشایەکان لەگەڵ برایەک ئالوێ نای کاک محەممەد خەیلانیە قسم لەگەڵا کرد ئەمڕۆ تیوەڵا دوێنێشەوە ئێوە سوینەوە ماڵەوە لەگەڵ ئافرەتە عەرەبەکە هەمومان پاکردەوە ئەمنەوە مێوە جێگای دەستخۆشیە ئافرەتێکی عەرەب کە لە دوورە وڵات هاتووە خزمەتی ئێرە بکات بەڕاستی جێی دەستخۆشیە منیش کە لێرە ئیشم کرد غەسبە لەسەر شانم ئێستا من ئەو قاقەزاڵێکمەوە بکەمە سەر ناوتەن کەس بڵە چکە من لێرە ئیژەکەم ئەرکێکی نیشمانی و لە ڕوودینیشەوە ئیشێکی جوانە ڕخنەل تەگرت بیتن دژیانێدا واللهی زۆر جارڕخنیان لێگرتوم ئەڵێت تۆ ڕیشت زۆر درێژەکە یان پرسی زۆر درێژەکەی ئەڵێ شتێکی جوانە بەس یعنی وا بەری دەرەوە باقەڵکی کۆمەلگەی منایە تا زۆر جار ئەو گەنجانە هەبوو یان هەندێک برادەر بە کوتێکی ژێر لە قسەی کەس مەگرە چکە ڕیش سنەتێکی مؤکەدەیە خوش درێژکەی سنەت بەرامبەرداتە چ گوتیەوان وڵای من نیستم یەکتەوە من دڵم زۆر گەورە بکتم هیوادارم ئێوەشەکە من ڕیش بێڵەوە پرز درێژکەن چکە سنەتێکی مؤکەدی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ ڕێگر نییە بەس ئەگە شتێک خراب بوو نەسیحەتی کردم بەسەر ئەو چاوم وڵای تەطبیقی یەکەم دەستخۆشیشی لێ یەکەم واللهی هیوادارم هەموو کەسێک لەم کۆمەڵگەی هەرتاکی ئەم کۆمەڵگا بەرامبەرەکەی خراب بوو ڕخنەی لێ بگرێ ئەبێ دەستخۆشی لە بکات کەسەکە لەسەر شتی خراپی ها ئەگە لەسەر شتی باشیش بێت ئەبێ بە قسەی بکە شتی باشتریش بۆی زیاتر باشە بێ کەس تۆ هەرچەند کەسێک نەسیحەتکەی هێشتا هەتا باشوی هەرکەم هەر باش هەرکەمە بەس کەسێک ئەگە خراب و هەر نەسیحەت کرد نەسۆ بخەوە دەبێت دەست وازی لێ بینی زۆر سواز بەخێغانی ئەو قەناتە خۆشەویستانەکەمە تا بادینە بەڕێزی بینەرێن هێژا خۆشتوی ئەڤێن هەوا دیتین چەندین بوو چوونەن وڵاتیان بوو دەربارەی بابەتێمەیە vê hefteyê elvêrejî em gihişîna dîmayîka xeleka vê hefteyê heta hefteyeka dî û babetekî dî ji bernamê derbirin bimînin bi xêr bi xatira hewa.